دەبینی کو ئایا بردین بە ئاخیری کاکە چ جوابی خستنی بدەینەوە چ جواب برادەرەکانی بدەینەوە وەڵڵی ئەم بخۆم خەریکە مێشکمە تەقی ئێستا چ بکەین ئەت چت پێ باشە کاکە ئەتو بە خۆت برا گەورەی ئەتو بە خۆت ڕێگا چارەچی ببینەوە کورس ما ئەم برا گەورەمە سەری لەم شێواندیە نازم ئێستا چ بکەم قوڕەژێندە بەسەری خۆ بکەم باشە کاکە باش دەبی ئەو ماڵی فەتاحی برادەری نەبی قسەی کردو لێ بووە کوڕە کاکە دلێر بیزار لەمانە فەتاحی لەمانە فەتاحی پێ نازانی خۆشە و کۆر نییە ئی باش ئەو ماڵی چیەوە زانم خۆ زێت دەمزانی فەرموو بزانە چییە وەرە لاداش خۆ قسەم بۆ بکەم چی بووە کاکە پێم بڵێ چی بووە چی بووە هەر دەنگ و باسی بابم نییە چی بووە دە پێم بڵێ کاکە چی بووە تێناکەم کوا دلێر ناتێزارێ دەمە زۆر چیە بۆم باسکەن لەکوێ دیوێتی خوشکم بابم خەریکە مێشکمان بتەقێری نازانم خەریکی چییە لەبەر کەس چییە نازانی خەریکی چییە خەریکی چییە دە پێم بڵێن بام نیش بزانم سەردانی ماڵەچی دەکە کەس نازانی ئەو ماڵی چییە بەسەرم بەم ئاخری تەمەنە ئابڕووی خۆشی ئێمەش نەبا لە لای ماڵە مێرد و ماڵە خەزوران کچێ خۆزگە هەرێکەمان بزانی بە بابمان چتەکە کەسمان نازانین بابمان خەریکی چییە هەر بابەت تەلەفۆنمان لێ دەکات جوابمان لێ دەنێری بابتان چۆ ماڵەچی دەزانم بەم ئاخری عمری ئابڕوومان نەبا باشە لە نێو خەڵکدا بەسەرم دلێر بۆ نەهات ئێستا لە ڕێگای ئاویش دێر بێتن با عەلەکی لێدانێن ئەوها نابێتن والله هەر ڕۆژیش کەسێکی خەبە من دەگرێت و دەڵێ باوکتم دی چ حەیامان دەچی لە ناو قزمان بەخێر بێ قەزان لە من پێمان بڵێ چی بوو چیتی وڵی دادە چ باسکەم کاکە چ باسکەم ئەو ڕۆکە من گوتم ڕاقەبێ بابم با بکەم زانم کێوە دەچی چ دەکایی چی پێویست نییە خەریکی چییە ئەویش لە پێش مارەوە بە دووکەتم گوتم زانم کێوە دەچیتە وڵا کاکە لە دوو ڕۆیشتم چۆ پشت غاباتی خانزادی لە تەیراوەی ئێ کاکە خانیەک بوو ڕاست تەمەشا ئەو لاولای کرد و بەترسەوە ڕاست تۆ ژوورێ ئینە زانی ماڵی چییە توزانم ماری لێ کاکە توزانم باشە دلێر گیان ماڵی کەس و کاری خۆمان نەبوو ناوەڵە ماری کەس یەک دقە ماڵیمان فەتاحی نەبوو کورە کاکە مان فەتەح هەم 100 جارم بردیتە وێندەر کاکە مان فەتەح لە وێندەرە مارێ لە ئەدی مفتیە مام عەباسی برادەری ما عباس 24 ساعت لە ئیشەیە کا لە مارێ دوای هەر بەینیان نەمایە ئەوش ماری لەوێنیە کورە زوو دەستە مارەمان خدریش کاکە کورە کاکە خۆ ئەمن جێلنی ما کەسی من نەبوو خزمی من نەبوو هەر منتیقەت بوو قەت بێن بۆ فەعیدا نەچوویما من بە قورعان برام بابم حایمی بردەوە ئەوەی لێ دەترساین و دەماویست ڕوو نەداتن ئەو ڕوویدا وەڵی من هیچ مێشکم لە بۆ شتی باش ناچی لەو مۆزوعی نانا ئەو قسانە مەکەن بەشکووانە بێت کوڕاگە ڕۆژی خۆی ژنمان بۆ بێنایە ئێستا ئاوامان لێ بەسەر نەداهات سێدەت خوا ئەگە توشکڕ نەبی ئەت نازانی ژنی بینی بەرالومان زیاد دەبیتن شریکمان لۆ زیاد دەبیتن وەڵا بابم سێ خانی هەیە دوو خاین دەداوی بە هەرسێ چما خانێک بار چاربا خانێک ماوەردەگەن براکانم بۆ قوربانتان بم سەهمەکەمان بەش کردایە باشتر بوو لەوەی کە ئابڕۆمان بچێت سێوێت و باسی دەکەی ئەو سەرۆت و سامانە فێت تازە تەوا ڕۆی بەسە ئەلێرە پێویست بۆ مناقشەکە عەلەشی لۆ ببینەوە ئێستا ئابڕۆوەکە و پارەکەش ڕۆی یەک دقە گۆرە وەرە کاکە لۆ ئیشکمان لۆ ناکەی چ بکەم کاکە بە حکمەوەی بابم ئەتوی هەممان خۆشتە دەوێتن ئەوەندەی بکە بە هەنەواچی بە قسەی خۆش ئەو بینێ بام بینەکە نەخۆت بینەکە نەخۆت هوردە قسەی لێ دەرینە بزانە چی لە بسەیدێ و بە تەمای چییە ڕاستەکە بە قوربانت کاکە وعد بیتن هەر کاتێک ئەو میراتە دابەشکرا بەشی تو زۆر زیاتر بی لەمە باشە گۆران بەخۆت دەزانی ئەمە لە قسمی داخلیما ئەی ئەوە دادەشمانەوە سەرکەوتی مێردی بەکەلگیز نایە بەخوا ماڵە خەزورانم نایڵم خۆ سەرکەوت پێی ناخۆش نییە بەس خەس و خەزورم دەڵێن چۆن ئەو لەوەیە ئێمە نەیە چی ڕاوەستن ڕا ئەدێم چ لە سارەی خێزانم بکەم من قسەی لەگەڵ کەم نە بابە بە قسەی تو نابی ئەم قسەی لەگە دەکەم کاکە وعد بیتن هەر کاتێک میلاد دابەشکرا 50 مسقال زێر لۆ بکڕی باشە وڵی گۆران لەوەی باشترت پێشک نایە باشە من قسەی لەگەڵ سارەی دەکەم محاوەڵەش دەکەم لەگەڵ بابیشم قسەی بکەم بین و ماڵی خۆم بە قورباندم ئەو بەلایەمان لە یەکەکەوە باشە بە قوربانت باشە بەس گۆران ئەتۆ ماوەی کە دەیبەیەک نەخۆی لی تاکیدکەوە بزانە تەلەفۆنی لۆ دێ تەلەفۆنان دەکا کێوە دەچی کێوە ناچی کاکە ئەگەر ژنی هینابی بابزانی بە تەراقدانی دێن کاکە و میراتەمان لە دەست نەڕوە ڕازەکە جوان تاقی بیکە دلێر ئەمن بەخۆشم حەز داکەم بابم ئەو سەرۆت و سامانەی بە هەدەر بدا بەخۆشم حەز داکەم
بەس ئەم محاوڵی خۆم دەکەم بەس ئەنگۆش لەسەر بەڵێنی خۆتان دەبنها کورە کاکە لەسەر وعدی خۆمانی کاکە وعدی لەون وەگرە تەواو تەوا کەسم بۆ تۆ بێ باشترە تا بۆ بێگانە باشە ئەو لەو دەقێرا دەڕۆم لەگە سارێ خێزانم قسەی دەکەم و محاوڵە دەکەم بابیشم ڕازی بکەم ئێدا زۆر باشە دێڵە ئەمە ڕۆیشتم زارێ بتبینی خاڵە کاکە وڵی نازان بابم بەردێنی سپی کوشتی وا دەکا لێگەڕ ئەو گۆرانمان تێگەیان خوا دەکا گۆران بین تەک نەخۆی ئەمە تێدەگەن دەچنە بنجوبنەوەی دەزانین ئەو کابراە بەتەمایچە خوایە و شەڕەمان لە کۆڵکەوە